بەناوی خوای گەورە و میێرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی فلاشباک لە دەواازی ڕاپەڕینەوە لەگەڵتانە ئەمەوێ فلاشباکێک بکەم و بگەڕێمەوە بۆ سەردەمی خۆپشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی بزانین لە دەواازەی ڕاپەڕینەوە و خەڵکی دڵسۆز و نیشتیمان پەروەری ڕاپەڕین چۆن پەرۆژ بوون بۆ خەباتی شەقامی مەدەنی و یەکێک لەو میوانانەی کە لەگەڵ مایە کە لە خولی سێمی پەرلەماندا ئەندامی پەرلەمان بوو و خۆی خەڵکی ئەم ڕاپەڕینەیە و لە زۆربەی سەراکانی ئازادی لە پارێزگای سلێمانیا بەشدار بوو لە سەرای ئازادی لە کۆیە لە سلێمانی لە قەڵاتزێ لە ڕانیە لەمانەیە بەشداری کردووە مێ لەگەڵەوە گفتوگۆ بکەم بە تایبەتی گفتوگۆکردن لەسەر یاسای ژمارە 2 ساڵی 2011 پەرلەمان ئەو یاسایی کە تا ئێستش کەس نازانێت چی لێ هات کە لە پەرلەمان پەسەند کرا بەڵام دوجار بێسەر و شوێن کرا لەگەڵم وەرن دەمەوێت بچمە لای بیلال سلێمان ئەندامی پەرلەمانی خولی سێمی پەرلەمان لەگەڵ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کاوی لە سڵاو لێبێت بۆ دەرفەتەوە ئەمەوێ لێەوە دەست پێ بکەم بۆچی سەرات نەپەڕاند لە سەردەمی خۆپشاندانەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایی 4 یا 5 سەرای ئازادیت کرد ئەوەندە مشتاق بووی وە لە زۆربەی سەراکانە ئەو جۆش و خرۆشی هاوڵاتیان بە ڕاپەڕین ناوزە دەکەی بەڵێ بسم الله الرحمن الرحیم یاخوا بەخێر بێن خۆشحاڵ بوون ئەزێتان کێشە بەتەکید کاتێک کە تۆ باسی ئەمە دوو بیرهێنامەوە من خۆم ینی بەڕاستی پێڵم موچرکێک بە لەشما هات خۆزیە خوازم هەر ڕۆژێک بتوانم ئەوە لە ناو خەڵکو و جەماوەڕێی خۆمدا بم بتوانم بەو شێوەیە کە ئەم ڕۆژانی کە سەرای ئازادیەکان هەبوو بە هەمان بەو ڕۆژانە بتوانم بەردەوام بم و بتوانم خزمەت بە خەڵکی خۆم بکەم و بتوانم لەگەڵیاندا بم بۆیەش من پێم وابوو و ئێستاش لەگەڵ داوەدا پێم وایە داوای خەڵک داوای ڕەوایە داوای حەقا و ئەو داوایانەی کە لە سەرای ئازادیەکان دەکران داوای زۆر حەق و ڕەوا بوون ئەگەر ئەم داوایانەی ئەم کاتە جێبەجێ بکرابان و دەسەڵات بە دەنگ داواکانی هاوڵاتیانەوە چووبە ئەمڕۆ وەزعی کوردستانمان بەو شێوەیە نەدەبوو و دڵنیام خۆشەویستی و مەحەبەت لە بینی دەسەڵات و هاوڵاتیان زۆر بە چاکی جێخۆی دەکردەوە ئەو داوای خەڵک داوایەکی دڵسۆزانە بوو داوایەکی حەق بوو کە دەبوایە بەڕاستی دەسەڵات بەدەنگەوە چووبە بەداخەوە کە نەچوو بۆچی هەموو سەراکانت کرد من لەبەرەوەی خۆم بەخاوەنی هەمویان دەزانم هەمووشان بەی خۆم دەزانم و خۆشم بەی هەمویان دەزانم بۆیە حەزم نەکرد تەنها خۆم لە شوێنێکدا قەتیس بکەم ڕاستە لەوانەیە لە ڕانیە بە تایبەتی لە چەندین ڕۆژدا چەندین جار بەشداریم کردبێ لە شوێنەکان لە هێندە شوێن کەمتر بەڵام لە هێندە شوێن زیاتر بۆ بەڵام بە تاکید لە هەموو ئەو شوێنانەی کە خۆپیشاندانی تێداکرا ئەوەندەی فرسەت و دەرفەتم بۆ بێ بەشداریم تێدا کردەوە کاک حاجی بیلال ئێوە لە خولی سێمە پەرلەمانتار بوون لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و دیارە هەندێک دروشمی باش بۆ خەڵک دەڵێنەوە خۆتان و کاتە چیتان کرد چیتان بۆ خەڵک کرد وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و هەروە وەکو خۆت وەکو بیلال سلێمان ئەوەی کە پێمان کرابێ کردومانە لە پەرلەمان و پێشمان وا بووە ئەو ماوەیە کە لە پەرلەمانین ئەبێ هەموو جوهدی خۆمان سەرف بکەین وەکو کەسێک کە دەیەوێ لە ماوەی سەعاتێکە زۆرترین وەکو کرێکارێک کە دەیەوێت لە سەعاتی ئاخیر کە زۆر ئیشێکی کەمی ماوە دەیەوێت نەخەوێتە بەیانی من پێمان وابوو هەر ڕۆژێ پێم وابووە ئەمڕۆ ئیشی ئەمڕۆ نێڵم بکەوێتە بەیانی بۆیە بە هەموو جوهدی خۆمانەوە هەوڵماندا و ئیشمان کرد و زۆریش مرتاح و ئارامیم من خۆم یەکێکم لەوانەی کە ئارامم بەوەی کە توانیم ئەلحەمدولیلا وجدانی خۆم ڕەحەت بکەم بەوەی کە زۆرترین خزمەت بکەم بە خەڵکو و بە هاوڵاتیەکانم و ئەوانەی کە دەنگیان بە ئێمەدا پەشیمان نەبن و فعلا ئەوەی کە کردیشمان کۆمەڵێک پرۆژه یاسامان پێشکەش کرد و کۆمەڵێک پرۆژه یاسا کە پێشکەشرا پەسەند کران بوون بە یاسا کە جێی دڵخۆشیە و بەداخەوەش کە دەڵێم هەندێکیان پەسەند نەکران و هەندێکیان هەر شاررانەوە و نەخرانە پرۆژەکانەوە بەڵام هەندێکیان دیارە پەسەند کران ئەگەر باز لەوە بکەم گرنگترینیان چی بوون بەڵێ بۆ خەڵک ئەوەی کە گرنگترین ئەم پێم وایە هەمویان هەر بۆ خەڵک بوون ینی هیچیان ئەوەی کە پێشکەشمان کردو بۆ خۆمان نەبووە ینی کەم و زۆر ینی بەقەدەر نوچی دەرزێکیش هەدەفمان خۆمان نەبووە هەمومان بۆ خەڵک بووە بەڵام گرنگترینی ئەوەی کە خەڵک لە لای مهم بوو بێ لەوانەیە ئەوە بوو کە بۆ گەنجان ئێمە هەر لە سەرەتای دەستپێکردنمانەوە زۆر من مهتەم بووم بە گەنجان و پرۆژەی سلفەی زەواج لەلایەن فراکسیۆنی کۆمەڵەوە پێشکەش کرا و لەو کاتەشدا بەندە بە شانازیەوە دەڵێم کە کرا بە 5 ملیۆن یەکێک لەوانەیە کە هەتا ناو فڕاستانەکەی خۆشمان پێیان وابوو کە 5 ملیۆن لەوانەیە قبول نەکرێت ناپیان و نەبێ زۆر بێ بەس من تاکە کەس بووم کە زۆر ئیلحاحم کرد دەبێ هەر بکرێ بە 5 هەتا ناچار خۆم قەڵەمەکەم گرت و لەسەر پرۆژە یاساکە لە بیرمە
یادی بەخێر 3 ملیۆن بوو کردم بە 5 هەرچەندە کوتیان زۆرە گوتم نا بە 5 بێ لانی کەم ئەگەر بوو بە معاملەش با بکەینە 4 نەک لە 3 دوای معاملە بکەین و بکەتە 2 بەرحەڵ الحەمدوللا کە جێبەجێ بوو یاساکە و پەسەند کرا و پێش ئەو کاتە یاسای سلفەی زەواج تەنها بۆ کارمەندان بوو ئەویش 1 ملیۆن بوو بەڵام دوای ئەوەی ئێمە پرۆژەکەمان پێشکەش کرد و خۆشبەختانە لە پەرلەمان و بە سوپاسەوە بۆ هەموو فراکسیۆنەکان زۆربەیان تەئیدیان کرد و بوو بە یاسا من خۆشبەختم بەو یاسایە و لە هەمان کاتە یاسای تریش دیارە یاسای تریشمان پەسەند کردو بۆ نمونە سلفەی عقار زیادکردنی دیارە فراکسیۆنەکانی کەش بەشدار بوون ئێمەش پشتیوانێکی باشمان لێ کرد و بەشێک بووین لە پرۆژەمان پێشکەش کرد لە فراکسیۆنێک بووین و ئیشی باشمان لەسەر کرد و خۆشبەختانە دیسان لەوێش سلفەی عقار جۆرێک پارە لە هاوڵاتیان دەسێنرا کە بڕی 350,000 دینار بوو ئەم پێمان وابوو ئەم پارەیە حرامە و زیادەی ئەم پارەیە کە وەردەگیرێ دەبێتە بە زیادە و سوو بۆیە ترسمان لەوە هەبوو کە حرام بێ بۆیە لەوێ پێشنیارمان کرد وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئەو بەتایبەتیش بەندە لەوێ لە ناو هۆڵی پەرلەمان هەستام و قسەم لەسەر کرد و الحەمدوللا کە دەنگێکی باشی هێنا ئەگەر گومان دەکرا کە لەوانەیە دەنگ نێنێ بەڵام خۆشبەختانە زیاتر لە 3 لەسەر 4 ئەندامانی پەرلەمان ئەم ڕۆژە ئەم یاسایان پەسەند کرد و بوو بە یاسا و ئەم زیادەیە لەسەر هاوڵاتیان لابرا و دیارە پرۆژه یاسای تری زۆریش بوونە کە لەوانەیە دەرفەت نەبێ ئێستا باسەکە ئێمە دینەوە سەر کاری پەرلەمانتان بەڵام لێرە سەرای ڕانیە بوو سەرای ئازادی ڕانیە کە لێرە وتارەکەش داوەتە نابێت پێشەوەی کە بچمە سەر وتارەکە مەوێ لێرە ئەگەر بکرێت پیاسەیەک بەم باخی گشتیار بکەین بۆی کە بەڕاستی تەسەور دەکرد لەو کاتەیە کە خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات بێ دوای 6 ساڵ هەمان سیستەم هەمان حکومڕانی لە هەرێمی کوردستانە هەبێ لە کاتێکە خەڵک بە زەوق و شەوقێکەوە کە خۆت بە ڕاپەڕینت ناو دەبرد لەسەر جا دەبوون من بەڕاستی پێت بڵێم ئەو ڕۆژانە کە لێرە خۆپیشاندان دەکرا خەت چاوەڕێ ئەوە نەبوومە و لەو کاتەشدا قسەم کردووە هەردیسان چاوەڕێ ئەوەش نەبوومە ئەم حکومڕانی ئێمە بڕوخێنرێ و بۆ بەڵگەی ئەوەشم چەندین وتارم هەیە باسی ئەوم کردووە کە ئێمە لەگەر ڕوخان نین چون ئێمە ئەمە بڕوخێنین چی بێنین خۆ هەر دەبێت ئەمە بێتەوە هەر دەبێت سیستەمی ئێمە بە شێوەی پەرلەمانی و هەڵبژاردن بێ بەڵام ئەو میلەتە چی هەڵدەبژێرێ و هەر لەگەڵ ئەوەدا بوومە و ئێستا هەر لەگەڵ ئەوەدامە و بەڵام بەڕاستی ئێمە گومانمان لەوە هەبوو کە حکوومەتی ئەو کاتە یا دەسەڵاتی ئەو کاتە بەدەنگ خەڵکەوە بێ بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕاستی پێشمان وانە بوو ئەوەندە بێ باک بێ بۆیە ئەم ڕاپەڕینە ئێساش لەگەڵدامە کە ئێساش پێم وایە ئەوە جۆرێک بوو لە ڕاپەڕین بەڵام ڕاپەڕین شەرنی هەر بە چەک بێ جۆرێک بوو لە ڕاپەڕین بەرامبەر بە زوڵم بەرامبەر بەستەم بەرامبەر بەو نەعەدالەتی کۆمەڵاتی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بۆیە ئەم ڕاپەڕینە سەری کێشاوە بۆ ئێساش خەڵک چاوکراوەیە و خەڵک لەو کاتەوە زیاتر چاوکراوە بۆ من پێم وایە و زیاتر دەتوانێت بەدەنگ داواکانی خۆیەوە بچێ و بەرامبەر زوڵ مستەم بوەستێتەوە و فعلا نیشتوانیوانە بوەستنەوە و خەڵکی ڕانیەش بە تایبەتی کە من خۆم بە خەڵکی ناوچەکە دەزانم معروفن بەوەی کە بەردەوام بەرامبەر بە زوڵ مستەم ڕاپەڕیون و ڕاپەڕینیان کردووە و بەردەوام چۆکیان دانەداوە و ئێستا شەر بەردەوام ینی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی هەڵبەتە بەڵام ئەو ناوچەیە کە تاریخ شاهیدە بۆ ئەوە زۆر باشە منەمەوێ مەقتەعێک ڤیدیۆت پیشان بدەم کە لە سەرای ئازادی ڕانیەیت ڤیدیۆکە دەبینین دوایی پرسیاری لەسەر ڤیدیۆکە بۆ لێ دەپرسم لەگەشت شار و شارۆچەکان ڕاپەڕینتان کرد بۆ ئەوەی ڕژێنی تاغوتی داگیرکردی گۆڕ بە گۆڕ لە ناو برن و لە ناویشتان دەستان خۆش بێ ئەمڕۆ ڕاپەڕین و خۆپیشاندان ئەکەن بۆ ئەوەی ئەم دەستکەوتانەی بەهۆی ڕاپەڕین بەدەست هاتووە بیپارێزن ئێوەن خەڵکی دڵسۆز و بەپەرۆش و ئێوەن کە دەڵێن ئێوەن دەڵێن عەدالەتی ئیجتیماعی و کۆمەڵایەتیمان دەوێ ئێوەن دەڵێن ئیسلاحی سیاسی و سیستەمی سیاسی پێویستی بە گۆڕانکاری لە هەرێمی کوردستان و ئەبێ گۆڕانکاری بەسەردا بهێنرێ ئێوەن کە دەڵێن خزمەتگوزاریمان دەوێ ئێوەن دەڵێن شەفافیەت پێویستە لە داهاتەکانی هەرێمی کوردستاندا هەبێ ئێوەن کە دەڵێن نان و ئازادیمان دەوێ ئێوەن کە دەڵێن با هەمومان وەک یەک بژین ڕات وایە
ئێستا نان و ئازادی هەیە؟ بەتەکیید ئەگەر ئەو کاتە با بڵێن خەڵک لە سەدا 50 پێویستی بەوە بێ ئێستا لە سەدا 99 پێویستی بە و نان و ئازادی هەیە. سەبارەت بە چینایەتی کە باسی دەکەیت بە تایبەت باز لە هاوڵاتی پلە 1 و پلە 2 پلە 3 دەکەیت ئەمانەی کە لێرە دانیشتوون لەم باخی گشتیە پلە چەندن؟ وەڵام من ناتوانم ئێستا بڵم ئەوانە پلە چەندن بەڵام بەتەکیید پلە 1 و 2 3مان هەیە و ئەم هاوڵاتیانە هاوڵاتی خۆشەویستی ئەم شاران دیارە لەبەر بێکاری هاتوون دەبینین لەم شوێنە ئێستا دانیشتون نیشانەی ئەوەیە کە هیچ مەوایەکی تریان نییە بۆ ژیان بۆیە ناچار بوون هاتوون لێرە بەبێ ئیشی دانیشتون بەداخەوە دەڵم بەڵام بەتەکیید هاوڵاتی پلە 1 و 2 3 ئێستا لەوانەیە پلە 4ش پەیدا بووبێت ئەگەر ئەو کاتە تاسی هەووی ئێستا 4ش پەیدا بووە من پێم وایە و کۆمەڵێک کۆمەڵ خەڵکی زۆر کەم کە بە پەنجەی دەستەکان دەژمێرن لەسەر حسابی هەموو خەڵکی کوردستان خۆیان دەوڵەمەند کردووە و نانبراوی خەڵکیان کردووە و خەڵکیان نانبراو کردووە بەڕاستی ئەمە دەگەیەنێ کە ئەوانە خۆیان بە شعب الله المختار و خۆیان بە دەرەجە یەک دەزانن و خەڵکیەکەشان پێ لە خوار ئەوەیە بەداخەوە دەڵم حەجی ئەمەوە پرسیارە بکەم ئێوە خۆتان زۆر جار بۆ نمونە تعاملتان لەگەڵ ئەوانەی سەرەوە هەیە بۆی کە حکمی پەرلەمانتارن یا بەرپرسی لایەنە سیاسیەکانن پێتان وایە خەڵک کە ئەمانەی هەڵبژاردووە ئێستا بۆ نمونەی یەکێتی و پارتی کە حکومڕانی سەرەکی هەرێمی کوردستان خەڵک دەنگی پێداون بڕاتان وایە خەڵک دەزانێت دەنگ بدا بایەوەندە چاوی کراوەتەوە لەوەی کە دەنگ بەکێ بدا یا بەڕاستی ئەوان خۆیان بۆ نمونە ساختەکاری لە هەڵبژاردنە دەکەن و بە جۆرە لە جۆرەکان خۆیان دەکەنە یەکەمی هەڵبژاردنەکان؟ وەڵام من ناڵێم هەمووی تەزویر و فروفێڵە بەڵام بەتەکیید معلومە ئەو شوێنانەی کە ئەو حزبەی دەسەڵاتی تێدا هەیە بەتایبەتی دەسەڵاتی عسکەری تێدا هەیە معلومە کە بە زۆر بێ بەخۆشی و بە ناخۆشی بێ خۆی دەکا بە یەکەم معلومە ئەو شوێنەی کە لایەنی دووەم کە دەسەڵاتی هەیە ئەو یەکەمە ئەوی کە دووەمە مەسەلەکە ڕوونە یعنی مەسەلەکە مەحبەتی ئەم خەڵکە نییە بۆ ئەم دەسەڵاتە ڕوونە ناچارکردنە و زۆرکردنە و لە هەمان کاتە تەزویرکردنە خەڵکەکەیە لەوانەیە لەژێر ترس و ئەوانە دەنگ بدە خەڵکێک هەیە لەوانەیە هەبڕای بە دەنگدان نەبێت نەچێت بۆ دەنگدان بدەنگی بۆ بدەن و لە هەمان کاتی تەزویرش کە ڕوون و ئاشکرایە کە تەزویر دەکرێت و بەڵگەشێ لەسەرەوە بۆیە ئەو دەنگانەی کە ئەو لاەنە دەسەڵاتەکان دەیهێنن ناڵم هەمووی تەزویرە بەڵام بەشێکی زۆریشی تەزویری تێدا و فروفێڵی تێدا و دەنگی مردوو دەدەن و دەنگ بەڵگەمان زۆرە لەسەرەوە. ئێوە کەسانێکن هاتوون داواکەن ئەبێ گەندەڵکاران بدرێنە دادگا ئێوە کەسانێکن دەتانەوێ وڵاتێکی ئازاد بێ هەموو خەڵک لە خۆشی و کامەرانی دابژی هەمومان یەکسان بین دەرەجە 1 و 2 و 3مان قبوڵ نییە. کاک حاجیەتین لەسەر یەکێک لە کورسیەکان دانیشتین بەڵام تاو کات هەر بە پرسیارە ڕۆین ئەمەوێ باسی ئەوم بۆ بکەی ئێستا ئەو کاتە تۆ 5 سەرات کرد ئێستا خۆپیشاندانی مامۆستایی ناڕازیش لە هەندێک شوێنە هەیە لە ڕانیە شەر هەیە بۆچی ئێستا بەشداری ئەو خۆپیشاندانانە ناکەن لە کاتێکا دۆخی خەڵک لە 2011 خراپترە کە ئەوە خۆشتان باسەوەکەن کە دۆخی خەڵک لە 2011 خراپترە؟ وەڵام من بەشداری چۆن ناکەین بەشداری دەکەین بەعکسەوە ئێمە بەشدارین بەڵام ئێمە من ئەو کاتە وەکو تەنها وەکو شخصێک بەشداریم نەکردو وەکو ئەندامێکی پەرلەمان و لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەشداری ئەم سەلایانەم دەکرد بۆیەش لە هەر شوێنە دەچووم وتاریشم دەدا قسەشم دەکرد و پەیامی فراکسیۆنەکەشم دەگەیاند و پەیامی حیزبەکەشم دەگەیاند کە من نوێنەری حیزبەکەمە بۆیە ئەگەر نا ئێستاش ئێمە پشتیوانی هەموو ئەو داوانە دەکەین و پێمان وایە ئەو داواکانی ئێستا درێژکراوەی داواکانی ئەو کاتەن کە خەڵک داوای دەکا شتێکی لێ کەمتر نییە یعنی و بە حەقێکی دەزانین و داواکانیش بە حەق دەزانین. من ئەمەوێ ئەوەش بە بیری بینەرانی عزیز بێنمەوە کە
بیلال سلێمان ئێستا بەرپرسی ناوەندی حکوومەت و پەرلەمانی کۆمەڵی ئیسلامی کوردستانە بۆیە لەسەر ئەمەش دووبارە پرسیار دێتە پێشەوە لەوەی کە لە ئێستادا لەسەر کشانەوە لە حکوومەتان بەکوێ گەیشتن و هەروەها بۆ نمونە قسە و گفتوگۆی هەندێک لە پەرلەمانتارەکانتان کە زیاتر لە شەقامن ئایا ئەم ئازادیەی کە ئەوان هەیە ئەم حڕیاتە ئێوە خۆتانیان دەنێ یان هاتنیان بۆ ناو شەقام وەکو کاکسۆران کە زۆر جار بەشداری هەندێک لە خۆپشاندانەکانی کردووە دووبارە ئیعازی ئێوە یا خۆیەتی یا ئێوە خۆتان پەرلەمانتارەکانتان سەرپشت کردووە؟ بەڵێ بەتاکید ئێمە لە کۆمەڵی ئیسلامی بەتاکید بۆ بەتایبەتیش جەنابی مامۆستا عەلی باپیر عادەتی وایە ئەڵێ من حەزم لەوەیە ئینسان وەکو خۆی بیرکاتەوە و ئازادی لانی کەم ئازادی ڕادەڕڕینی خۆی هەبێ و بۆیە هەتا نەکەن لە ناو شەقام لە ناو کۆبوونەوەکانی خۆشمان زۆر جار مناقەشی زۆر توندمان دەبێت لە ناو ئەندامانی سەرکردایەتی و مناقەشی توندمان دەبێت لەسەر بابەتەکانی کە هەستیارن و هەندێک جار هەندێکمان یعنی جاری وا هەیە نەفرێک دوو نەفەر بێتاقەت دەبێت کاکە ئەوەندە مناقەشە با نەکەین مامۆستا نا ئێمە خۆ کۆرس نین هەمومان بە یەک دەنگ شتێکمان گوت بیڵێنەوە ئەگەر وا بێ دەبێت هەمووتان بە قسەی بکەن نا منیش وەکو ئێوە گوێ دەگرم و مناقەشەی جدی دەکەین و کام ڕێی باشترین ئەوە هەڵدەبژێرین بۆیش کۆمەڵ لەو شێوەبیرکردنەوەی خۆیدا وەکو چۆن لە ناوخۆیەتی بۆ دەرەوەی خۆشی هەیەی بۆ پەرلەمانتارەکانیش ئێمە لەو کاتەوە و ئێساش بەردەوام پەرلەمانتار نوێنەری خەڵک ئەبێ نوێنەراتی خەڵکە و بچێتە ناو خەڵک و گوێ لە خەڵک بگرێ و داوای خەڵک جێبەجێکە و دیفاع بکات لە هەڵوێستەکانی خەڵکیش بۆیە کۆمەڵ دەرگای کردوێتەوە بۆ ئەوەی کە نوێنەرەکانی تعبیر لە ڕای جەماوەرەکەیان بکەن و بۆیەش دەتوان چەند ناو جەماوەر و ڕێگریان لێ ناکرێ و ئەو پەرلەمانتاری کە زۆرتر دەچێت و ئەوەی کەمتر دەچێت هەرتووچیان ئازادن یعنی نە زۆر لەوە دەکرێت کە بچێ نە زۆر لەوەش دەکرێت کە نەچێ ینی بەڵام کاتێک کە کاکسۆران ئێستا پشتیوانێکی زۆر خەڵکی دەرەوەی کۆمەڵشی هەیە لە حاڵەتێکی وەکو ئەم چەند ڕۆژێ ڕابردوو کە بۆی هاتە پێشەوە کە بۆ نمونە لە یەکێک لە سەیتەرەکان لە بازەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕێگە نادرێت بە خۆی خێزانیەوە بڕۆنەوە تەنانەت بە وتەی خودی کاکسۆران بۆ نمونە سوکایەتی پێدەکرێت ئێوە وەکو ناوەندەکەتان هەڵوێستان لەم بارەیەوە چیە وەکو پەیوەندیەکانتان لەگەڵ پارتیە هیچ قسەیەک لەم بارەیەوە دەکەن؟ ئێمە وەکو کۆمەڵ نەکەر وەکو ناوەندەکەمان چون ئێمە ناوەند بەشێکە لە کۆمەڵی ئیسلامی سیاسەتی ناوەند دەبێت سیاسەتی کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی گشتی ئێمە ئەم کارە قێزەونە ئیدانە دەکەین و پێمان وایە و ئیدانەمان کردووە پێمان وایە ئەمە ئەم قۆڕەقکاریە کارێکی خراپە ئێمە ئەتا ئێستا کە من لەگەڵ جەنابوەستەکەم نازانین ئایاوە لە چ مستەوایەکە ئومێد دەکەین لە مستەوای باڵای حکوومەت و پارتی دموکراتی کوردستان نەبێ تەنها هەڵوێستی بازگەیەک بێت و پارتی دموکراتی کوردستان ئومێد دەکەین کە ڕوونکردنەوە لەو بارەوە بدات و دەستگا ئەمنیەکان ڕوونکردنەوە بدەن لەو بارەوە چون ئەمە هەم پێشەلکاری بەرامبەر مافی مرۆڤ کە بەپێی یاساکانی مافی مرۆڤ بە پێی جارنامەی مافی مرۆڤ هەموو کەس حەقی ئەوەی هەیە مافی ئەوەی هەیە لە وڵاتەکەی خۆی بە ئازادی بێت و بچێت و هیچ ڕێگریەکی لێ نەکرێت و لە هەمان کاتیشە پەرلەمانتار حەسانەیەکی تایبەتی خۆی هەیە کە نابێ بپشکندرێ و نابێ داوای هەتا ناسنامە و تەفتیشی جانتاکەشی لێ بکرێت و چ جای ئەوە ڕێگری لێ بکرێت بچێتە شارێک کە پەرلەمانی لێ و کاکسۆران ماڵی خۆشی لە هەولێر ماڵی هەیە و کاکسۆرانی شو دیارە کاک عەلی حەمەد ساڵحیش کە بەیەکەوە بوون بەتاکید ئێمە ئەم کارەوەکو وتم ئیدانە دەکەین و ئومێد دەکەین کە کاری تەنها لە خوارەوە بێت لە باڵان نەبێت. زۆر باشە بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەرەگرم و دێمەوە لاتەن و لە بەشی دووەمی بەرنامەکەمان ئەوێت زیاتر گفتوگۆ لەسەر یاسای ژمارە 2 پەرلەمان بکەم و یاسایی کە دیزە بەدۆر خۆ نەکراوە نوێ زیاتر گفتوگۆکانم لەسەر ئەوە بێ و لەگەڵ هەندێک پرسیاری تر دوورمەکەونەوە لەگەڵم بمێننەوە. ئێوە کەسانێکن هاتوون داواکەن ئەبێ گەندەڵکاران بدرێنە دادگا ئێوە کەسانێکن دەتانەوێت وڵاتێکی ئازاد بێ هەموو خەڵک لە خۆشی و کامەرانیدا بژی هەمومان یەکسان بین دەرەجە 1 و 2 و 3 مان قبوڵ نییە.
دووبارە سڵاوتان لێ بە بینەرانی عزیز وەک پێم وتن قسە و گفتوگۆ لەگەڵ کاک حاجی بیلال دەکەم لەسەرەوەی کە یاسای ژمارە 2 پەرلەمان چی لێ هات بەڵام پێشەوە هەندێک پرسیاری ترم هەیە مەوێ ڕاستی بکەم کاک حاجیەگەر بکرێ هەر لەمەوێ بە پیاسەکردنێک بە ناوباخی گشتی ڕانیە پرسیارەکانمان ڕاستە بکەم. کاک حاجی بیلال ئێوە پێشتر لە پەرلەمانە پێشبینی قەیرانێکی قوڵی ئێستاتان دەکرد وەکەوەی کە لە هەندێک لە وتارەکان تا باز لەوە دەکەی کاگەر بێت و داواکاری خۆپیشاندەران کە بەشێکی زۆری چاکسازی دارایی بوو جێبەجێ نەکرێ ئەوە ڕوبەڕووی گرفتی زیاتر دەبینەوە ڕوبەڕووی قەیرانی زیاتر دەبینەوە بۆ بە تایبەتی لە کابینەی سێمدا لە خولی سێمی پەرلەماندا داوای دەست لە کارکێشانەوەی وەزیری داراییت کرد. بەڵێ بەتاکید ئەم گەندەڵیە تەنهایی ئەمڕۆ نییە کە دروست بووە گەندەڵێکی فراوان لە هەرێمی کوردستان لە وڵاتێکی بچووک معلوم بوو بە تایبەتی بۆ ئێمەی پەرلەمانتار کاتێک کە تەماشای یاسای بودجەمان دەکرد و حسابی ختامیمان دەکرد بۆمان دەرەکەوت کە گەندەڵێکی زۆر هەیە و ئەم گەندەڵیە بەڵێ لە ئێستادا لەوانەیە بە ئاسانی هەستی پێ نەکرێ بەڵام بەتاکید ئێمە دەمانزانی و گەندەڵەکانمان ئاشکرا دەکرد و دەمانگوت بەڵام بەداخەوە ئەو کاتە کەمتر گوێمان بۆ دەگیرە پێیان وابوو کە ئەوە زۆر جار پێیان دەوتین ئەوە ئیش بۆ هەڵبژارنی داهاتوو دەکەنەوە دەتانێت خۆتان کاندیدکەنەوە بۆ پەرلەمان و دەربستنەوە کە ئێمە یەکەم هەر نێتمان نەبوو خۆمان کاندیدکەی وە نەشمان کرد دووەمیش ئەسڵ ئەوە نەبوو دەریش کەوت کە فعلا قسەکانی ئێمە ڕاست دەرچوو ئەو هەموو گەندەڵی کە هەبوو ئەو هەموو ناشەفافەتی هەبوو ئەو کاتێککە ئەو هەموو گرێبەستنەوتیانی کە دەکرا و باز لە شەفافەتی نەوت و ئەوانە کە بەداخەوە یعنی دەرکەوت کە قسەکانی ئێمە ڕاست دەرچوو و ئەم وڵاتە خەریک کە دەتەپێ لە ڕووی نادادیەوە لە ڕووی ناشەفافیەوە و فعلەنیش ئەو کە دەکرد کە مۆزع چاکەن یا وەزیر دەست لەگار بکێشێتەوە وەزیرێک بێن کە قابلی ئەوە بێ بەڵام بەداخەوە بینیمان کە قەزیەکە هەر وەزیر نییە لەسەرەوەی وەزیریشە گەندەڵیەکان. زۆر باشە کاتێک کە خۆپیشاندانەکانی هەفتەی شوبات هەبوو لیژنەیەک لە پەرلەمانەوە دروست کرا بە سەرۆکایەتی تەنانەت وابزانم سەرۆکی لیژنەکەش دکتۆر سەباح بوو دکتۆر سەباح بەرزنجی بوو کە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بوو. ئەم لیژنەیە هات دوجار پێم وایە ئەنجامی لیژنەکە یاسای ژمارە 2 ساڵی 2011 دەرکرد لە خۆپیشاندانەکانە ئەم خاڵانەی کە هاتنە ناو پەرلەمانەوە پەسەندتان کرد چی لێ هاتەم یاسایە گرنگترین خاڵەکانی و یاسایش. بەڵێ دیارە دوای ئەوەی کە ئەو لیژنەیە دروستکرا بە سەرۆکایەتی بەڕێز کاک دکتۆر سەباح بەرزنجی دەستیان خۆش بێ بەڕاستی کاری باشیان کرد و توانیان لەو خۆناغە ئەو کاتەدا کە لەوانەیە هێندێک فراکسیۆن هەر نەیانتوانی بە بچنە ناو خۆپیشاندەران بەڵام جەنابیان چوون لەوێ وتاریان خوێندەوە و قسەی ئەوانیشان ڕاستەوخۆ وەرگرت و کردیان بە راپۆرتێکی زۆر جوان و هێنایان بۆ پەرلەمان و لە پەرلەمان خوێنرایەوە و گفتوگۆی لەسەر کرا و مناقەشە کرا دوجار بڕیار درا کە فراکسیۆنەکان لەسەر هێندێک بەرگەڕێککەون لەو راپۆرتەدا هاتووە ئەوە بوو کە ئێمە بە تایبەتی فراکسیۆنەکان وە بە تایبەتی تریش 5 فراکسیۆنەکە بوو بە مناقەشەیەکی زۆرمان بە تایبەتی فراکسیۆنی بڵێن ئەو کاتە یەکێتی و پارتی کە پێکەوەش بوون و دوای ئەوە فراکسیۆنی گۆڕان کۆمەڵ یەکگرتو ئێمە مناقەشەیەکی ئەم بە تایبەتی ئەم 5 فراکسیۆنە مناقەشەیەکی زۆر دوور و درێژمان کرد لەسەر یاساکە کە بڕیارەکە نەک یاسا ببێ بە بڕیار بۆ بڕیاری پێی بگوترێ بڕیاری ژمارە 2 ئەوە ناوی بۆ دانرا تەمان کۆمەڵە خاڵی زۆر گرنگی تێدا باسکرا ئەم خاڵانەی کە تێیدا باسکرا و تێیدا هاتن خاڵی گرنگ و ئەساسی بوون گرنگترین خاڵ کە لە بڕیاری ژمارە 2 دا هاتبوو ئەوە بوو کە سەرۆکی هەرێم پێویستە یاساکەی تعدیل بکرێ و بە شێوەیەک هەتا دیاری کرابوو بە شێوەیەک سەرۆکی هەرێم لەناو پەرلەمانەوە هەڵبژێرێ دیاری کرابوو خاڵێکی تر شەفافیت لە مەسائلی داراییدا دوو بە سیستەمکردنی ئیدارەی حکومڕانی هەرێمی کوردستان خاڵێکی تر پێداچوونەوە بە یاسای داواکاری گشتی بوو و خاڵێکی تر یاسای خۆپیشاندان و تعدیلکردنی یاسای خۆپیشاندان بە شێوەیە کە ئیجازە و مۆڵەتی نەوێت تەنها ئاگادارکردنەوەی حکوومەتی بوێ هەتا دیاری کرابوو ینی ئەم یاسایە کە تعدیل دەکرێت جەوهەری گۆڕانکاریەکە چی بێ ئەوەش دیاری کرابوو دیارە کۆمەڵە خاڵی زۆر گرنگ زۆر باش
و بە نیشتیمانیکردنی هێزەکانی ئاسایش و پۆلیس و ئەوانە بە شێوەیەکە کاری حیزبی تیاندا قەدەغە بکرێ. دیار بوو لە سەروبەنی حەڤەی شوبات زۆر دژی خۆپشاندەران بەکاردێنرا لەبەرەوەم خاڵە زیاد کرد. بەتاکید بەڵێ ئەمانە هێندێک لەم هێزانە بەکار هاتن بۆ ڕوبەڕووبوونەوەی جەماوەر و هێزی پێشمەرگە بە شێوەیەک بە سیستەم بکرێکە سەر حیزبی و دەستگا ئەمنیەکان وەکو پاراستن و زانیاری و ئەوانە هیچیان ڕەبتیان بە حیزبەوە نەمێنێ و سەر بە حیزب نەبن بە شێوەیە کە ڕاستەوخۆ لە حکوومەتەوە سەر بە حکوومەت بن و ئەوە بوو من هەتا پرۆژەیەکیشم پێشکەش کرد وەکو بەندە بە ناوی خۆمەوە دوای ئەمزان بۆ کۆکردەوە کە دەستگای پاراستن و زانیاری ئەوانە بەو شێوەیە نەمێنن ببن بە وەزارەتێک سەر بە حکوومەتی هەرێم بن لەسەر بە لە ئەنجومەنی وەزیرانەوە بڕیار وەربگرێ بۆیان وەکو وەزیری بۆ دابدرێت وەکو هەر وەزارەتی تر بەڵام بەداخەوە ئەم یاسایە ئەم پرۆژە یاسای ئەفۆت بۆ تاواکەم دوو کەلیمەیە ئەم پرۆژە یاسایە نەک هەر خوێندنەوەی بۆ نەکرا سەرۆکی پەرلەمان ونی کرد دوای کە چوون بۆ لای جەناوی سەرۆکی پەرلەمان من ئەم پرۆژە یاسایان پێش کردو هەر ناوکەتە بەڵێ وتی ئەمەی تۆ باسی کردو خەتی سوورە چۆن ئەمە ڕێگا دەدەین شتی وا ببێ ینی چی خەتی سوورە وتی خەتی سوورە تۆ بتەوێت پاراستن و زانیاری دەستی یەکێتی پارتی دەربێنی و ببێ بە ئی هاوڵاتیەک هەر هاوڵاتێکی ئاسایی ببێتە وەزیری ئەوانە قەت شتیوە ئەمە هەر ناڵین بێتە ناو هۆڵی پەرلەمان بشخوێندرێتەوە ئەوە بکەنیان لێ بخوێندرێتەوە. بڕیارەکانی تر بۆ نمووی یاسای ژمارە 2 کە پرۆژە یاسا بوو دیارە ئێوەش پەسەندتان کرد بەڵام دیارە لە ڕۆژنامەی وقایە بڵاو نەکرایەوە جگەل و خاڵانەی کە باست کرد کە دێمە سەریان قسەکردن باست لە تەقیکەرەکانیشی تیا بوو کە وریەوەی کە سوکاری شەیدان تەقیکەرەکان ئەوانە چی بۆ ئەوەشی تیا بوو کە ئەوانەی کە تەقیکەرەکان و تاوانبارانی کە بەرامبەر تونتیژان بەرامبەر بە هاوڵاتیان کردووە تەقییان کردووە تونتیژیان کردو لە شوێنەکان بدرێنە دادگا و دەستگیر بکرێن بدرێنەوە و دادگا بە شێوەیەکی عادیلانە بڕیاری دادگان لەسەر دەربچێت. خاڵ یەکەم کە باست کرد هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم ئەگەر لە 2011 ئەمە بکرایە ئێستا ڕوبەڕووی قەیرانی سەرۆکایەتی هەرێم دەبووینەوە کە بە قوڵترین قەیران ناو دەبرێەوە بڕوایان وایە بەشێک لە چاودێرانی سیاسی و تەنانەت یاسا ناسانیش دەڵێن ئەگەرم قەیرانە نەبووە قەیرانی تریشی بە دوایان نەداهات بە تایبەتی پەرخستنی پەرلەمان خۆی نەکرد قوڵترین من پێم وایە دایکی قەیرانەکانە پێشەی سەرۆکی هەرێم لە وڵاتی ئێمە بەداخەوە دەڵێم کە سەرۆکی هەرێم ئەوایە بەشێک بێ لە چارەسەر و بەشێک بێ لە چارەسەری گرفتەکان بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە بۆتە دایکی قەیرانەکان و بۆتە گەورەترین گرفت بۆ ئێمە و لەو کاتەوە خەڵک هەر داوای کردووە کە سەرۆکی هەرێم بێویستە بە شێوەیەک بێکە خەڵک دەیەوێ نەک بەوەی کە جارێک انتخاباتی بۆکرا هەڵبژاردننی بۆکرا دوجار بەو شێ بمێنێتەوە تا هەتایە ئەوە بوو کە دوای ئەوە بەڕاستی هەر لەم خولەی ئێمەش بوو یەکێتی و پارتی بە زۆرینەیەکی بێیاسایی نایاسایی ئەوە بوو کە سەرۆکی هەرێم 2 ساڵان بۆ درێژ کردەوە مودەی یاسایەکەی کە ئەگەر چی بە قۆناغی یاسایەکانشدا پرۆژە یاساکە نەهات بوو لە ماوەی 24 سعات یاساکەشیان پرۆژەکەشیان هێنا خوێندنەوەشیان بۆ کرد و پەسەندیشان کرد ئەگەر چی یاساییش نەبوو بەڵام کاریشان پێ کرد ئەم 2 ساڵیان کرد بە یاسایی و ڕۆیشت. ئەگەر خاڵەکانی تر چاکسازی دارایی بە نیشتیمانیکردنی هێزانامنیەکان هەمومان ئەگەر جێبەجێ بکرانە ئەم قەیرانەکانی تر بەتاکید ئێستا مەگەر باسی کێشەی شەفافی دارایی دەکەین ئەگەر ئەو کاتە شەفافیت لە دارایی هەبە و ئەو هەموو گەندەڵیە نەبە بە بەڵگە ئەو کاتە بەدەیان بەڵگە و ئێستاش بدەیان بەڵگە هەیە لەسەر ناشەفافیت و لەسەر گەندەڵی ئەگەر ئەو گەندەڵیانە نەبە خەڵک ئێستا تووشی ئەم قەیرانە نەدەبوو تووشی ئەوە نەدەبووین ناچار بین خەڵک بەو شێوەیە لێبێ کە نتوانێت موچەی ماگانەکەی خۆشی وەربگرێت کە بەڕاستی ئەمە جێگەی داخە یعنی ئەم وڵاتە یعنی شتێک نەبوو چاوەڕێکراو نەبێ بەتەکید من دەڵێم ئەمە چاوەڕێکراو بوو و چاوەڕێنکراو بوو من ناوێن وەزیرێک ناڵم بە تایبەتی وەزیرێکی بەڕێز کە برادراتی هەیە لەگەڵی سەر بە پارتی دموکراتی کوردستانە ئەو کاتە بۆی باس کردم کە ئەم قەیرانی داراییە ماوێتی سەر هەڵدا و کۆمەڵی داتای بۆ باسکردم ئەو کاتە کە بە حکمی برادراتی شخصی هەندشتی بۆ باسکردم کە بۆیە ناوی ناڵم ئەو کاتە کە کۆمەڵش داتای بۆ باسکردم چاوەڕێ ئەوم دەکرد کە زووتر ئێمە تووشی ئەم قەیرانە ژوین بەڕاستی چون ئەویش هەر باسی کرد کە قەیرانی گەورە لە پێشە و ئەو ناشەفافیەتە ئەو وەسعە بەو شێوەیە حکومەتداری ناکرێ و ناڕوە کەواتە ناڕزایەتیەکیش لە ناوخۆلی پارتیا هەیە بەتاکید بەڵام ئەو دەنگانە کپن
زۆر باشە کاک حاجی ئەگەر پێم بڵێ ئەمەی کە لە پەرلەمانیەوە دەنگتان لەسەردا بوو بە یاسای پرۆژە یاسای ژمارە دوو یا دەنگتان لەسەریدا و تەنها لە ڕۆژنامەی وقایە بڵاو نەبوو یاسای ژمارە دوو چی لێ هاتیەوە 2000 هەواڵتان پرسی لەو کابینەیە ئەم چی لە خۆی ئێمە بەداخەوە لە یاسای یان پەیڕەوی ناخۆی پەرلەمان کە پەیڕەوەکە زۆر کۆنە لە ساڵی 92 دا مەزراوە چەند جار تعدیلی تێدا کراوە پێویستی بە گۆڕانکاری زۆر هەیە یەک لە گۆڕانکارەکان ئەوەیە کە پێویستە بکرێت ئەویش ئەوەیە کە بەپێی یاساکە بەپێی پەیڕەوەکە ئەبێ هەر بڕیارێک لە پەرلەمان یان هەر یاسای لە پەرلەمان دەرەچێت ئەو کاتە ئیشی پێ دەکرێت کە لە وەقاعی کوردستان بڵاو دەکرێتەوە ئەو کاتەش لە وەقاعی کوردستان بڵاو دەکرێت کە سەرۆکی پەرلەمان ئیمزای دەکات بە تایبەتی بڕیار ئەم بڕیارەش پێویست بوو سەرۆکی پەرلەمان ئیمزای لەسەر بکات دوای ئەوە بچێتە وەقاعی کوردستان بەڵام سەرۆکی پەرلەمانی ئەو کاتە بەڕێز کاک دکتۆر کەمال کەرکوچی کە سەر بە پارتی دموکراتی کوردستان بوو دوای ئەوەی کە پێیان زانی ئەم یاسایە چی تێدایە ئەم بڕیارە چی تێدایە و ئەو بڕگانەی کە با بڵێن تێداەتی چین دیارە پێم وایە ئەمری پێکرابێ کە یاساکە ئیمزا نەکات و نێرێ بۆ وەقاعی کوردستان ئەوە بوو کە هەرچی هەوڵمان لەگەڵیدا کە ئەم بڕیارە بچێتە وەقاعی کوردستان و بڵاو بکرێتەوە بەڵام بەداخەوە ئەوان ڕازی نەبوون و وەقاعەکە نیان ناردە وەقاعی کوردستان و بڵاو نەکرایەوە بۆیە کاریشی پێ نەکرا دەنگی زۆری نەشیێنە نەک دەنگی تەنها 4 پەرلەمانتار لە هەموو پەرلەمانی کوردستان بێدەنگ بوون لەسەری ئەویش نەک دژی بن تەنها بێدەنگ بوون کە ئەوانش لە فراکسیۆنی گۆڕان بوون لە فراکسیۆنی خودی زتنەوەی گۆڕان بوون بەڵێ بۆ تاریخەوە دەڵێن و من دەمەوێت لێرە ئەوەش بڵێم بەڕاستی وەکو یادەوەریەک یعنی لە فراکسیۆنی گۆڕان ئەو کاتە دەنگێکی ناڕزایی زۆر هەبوو کە ئەم پرۆژە یاسای ئەم پرۆژە بڕیارە ئەسەن ینی نەچێتە پەرلەمان و بەو شێوەیە هێندێک خاڵی تریان دەوت کە پێم وابوو لە خاڵەکان تێیدا بوو بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ینی شاراوەی بوو کرس و کاڵتر بوو نەکرد و کاڵتر هەر ئەمەی ئەوان دەیانوت ینی وەکو بڵێ لە شێوەیەکی شاراوە بوو بە ملحەق هاتبوو کاکاردۆ لە بیرمە هات بۆ کۆبوونەوەی ئێمە کار پێنج بەڵێ من لە باتی سەرۆکی فراکسیۆن بەشداری کۆبوونەوەکەم کردبوو کە کاگارام سەرۆکی فراکسیۆن بوو بەزە من بەشدار بووم هاتەوە وتی من بەداخەوە برادەرەکانم ڕازی نین بەم پرۆژە بڕیارە بچێتە ناوهۆڵی پەرلەمان ئەبێ کۆمەڵە کشتی تری و دەبێ ئەوانش زیاد بکرێ منشتم ئەوانەی تۆ باسێکی هەموو تێدایە چۆن ڕازین وتی وڵا ڕازی نین دکتم تۆ ئەگەر بێزەحمەت ڕێگەم بدەی دێم لەگە فراسیۆنەکەدا هەندێک قسەیەکەم وتی دەی وەرە هەرچۆنێ شتێکمان تەرتیب کرد کە من على اساس بۆ ئەوە نەچووم بەنێو ئەجگە چوومە ناو فراکسیۆنەکە و سواسیان دەکەم کە قسەم بۆ کردن و ڕوونکردنەوەم بۆ دان و سپاسی هەمویان دەکەم بەڕاستی خۆشبەختانە ئەوانیش قبوڵیان کرد تەنها 4 بەڕێز نەبێ کە ئەو کاتە لە بیرمە 4 پەرلەمانتاری بەڕێز ئێستا ئەگەر ناوەکانیشان نەڵێم دەنا ناوەکانیشم لە بیرە ئێستا بەس ناوەکانیشان پێویست ناکە بڵێم هەرچەند ڕوونە لە ینی لە وەقاعی لە پرۆتۆکۆلی کوردستان هاتووە و ڕوونە ینی بەڵام ئەم 4 بەڕێزە ئاخر جار ئەوانی تر هەموو کوتیان دەی ئەگەر وایە تۆ ئەو ڕوونکردنەوەی تۆ داد ئێمە قەناع بووین قەناعەتمان کرد ڕازین پێمان باشە بەس ئەم 4 بەڕێزە کوتیان ئێمە بێدەنگ دەبین نەدەنگی دەدەینێ نەدژی دەوەستین بەڵام تەیدی ناکەین و هەڵناسینەوە دژی قسە بکەین بەس دەنگی نادەین و بە پێچەوانەی ئەوە دەنگ دەدەین ئەوە حەق و مافی خۆمانە و وتمان هیچ کێشە نییە ئێمە لە هەم فراکسیۆنی کۆمەڵ و هەم فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کە بە یەکەوە دانیشتین مناقەشەمان کرد و بالئیجماع پێمان باش بوو وتم دوجار یاساکە بەو شێوەیە تێپەڕی تەنها کە 4 پەرلەمانتار ئەوی لە بیرم بێ دەنگیان بە یاساکە نەدا بەڵام بەداخەوەش بە سەرۆکی پەرلەمان خۆشی تەئیدی کرێ ئەو کاتەدا بەڵام دوجار ئیمزای نەکرد بۆی بچێتە وەقاعی کوردستان زۆر باش کاک حەجی من تۆزە سەرمامە لەوێ بچینە سەرە و کورسیانە لەوێ چایەکی گەرم بخوێنەوە زیاتر باسدا کۆمەڵی ئیسلامی و کشانەوەی لە حکوومەت و پەرلەمانتارەکانی بکەم کە بە حکومی خۆت بەرپرسی ناوەندی حکوومەت و پەرلەمانیت ئێوە کەسانێکن هاتوون داواکەن ئەبێ گەندەڵکاران بدرێنە دادگا ئێوە کەسانێکن دەتانەوێت وڵاتێکی ئازاد بێ هەموو خەڵک لە خۆشی و کامەرانیدا بژی هەمومان یەکسان بین دەرەجە 1 و 2 و 3 مان قبوڵ نییە
بینەرانی عزیز زۆر سپاس دیارە من لە دوای چاکە تۆزە گەرمم بوویەوە دەچمەوە لای کاک حاجی بیلال سڵەیمان کاک حاجی لەوە دەست پێەکەمەوە وەک باسم کرد بەرپرسی ناوەندی حکوومەت و پەرلەمانی کۆمەڵی ئیسلامیت ئێوە بۆچی نەکشانەوە بەتاکید ئێمە بەشداریمان لە حکوومەت بەپێی پرەنسیبەکانی حیزبیمان بەشداریمان کردووە و پێی هەڵسەنگاندنمان بەوەی کە ئایا تا چەند ئێمە دەتوانین خزمەت بە خەڵکو و گەلەکەمان بکەین دوای کە بۆمان ینی وەکو بڵێ خۆمان وامان بۆ ڕوون بۆتەوە کە پێمان وا بووە کە ئەمە بەشداریمان لە حکوومەت لە مەسلحەتی خەڵکە بەشداریمان کردووە و لە ئێستاشدا تا ئەمڕۆ دوای دراسەکردن دوای مناقەشەکردن تا ئێستا ئێمە نەگەشتین ئەو قەناعەتەی کە کشانەوەمان لە مەسلحەتی خەڵک بێ پێمان وا بووە کۆمەڵێک لایەنی شاراوە هەیە کە مانەوەمان لە حکوومەت قازانجێکی گەورەی بۆ خەڵک تێدایە بە پێچەوانەوە لەوانەیە زەرەر میلەتەکەمان زەرەر بکە بۆیە ئەمە ئەومان هەڵبژاردە ئەگەر چی من پێم وایە ئەگەر لە ڕووی جەماوەریەوە ئەگەسا تەماشا بکەین وەکو عاتیفەیەکی جەماوەری تەماشاکەین کۆمەڵ بکشێتەوە سەرکرداتی کۆمەڵش قەناعەتی وایە کۆمەڵ کشانەوەی لە حکوومەت لە ڕووی جەماوەریەوە و ئەندامانیەوە زۆر لەوانەیە پێیان خۆش بێ و شعبێتیی جەماوەری یان با بڵێن خۆشەویستێکی جەماوەریش زیاد کا کۆمەڵ بەکشانەوەی بەڵام ئەگەر خەلفێتەکەی سیرکەی کۆمەڵ پێی وایە کشانەوە لەوانەیە لە مەسلحەت نەبێ و بە شێوەیەکی گشتی میلەت تێدا زەرەرکە کۆمەڵ قازانج دەکا وەکو کۆمەڵ بەس وەکو میلەت پێمان وایە میلەت زەرەر دەکا بۆیە نەگەیشتینەوە قەناعەتی کە بکشینەوە ئەتا ئێستا ئەگەر ئێوە بکشێنەوە ئەم حکوومەتە هیچ لەو گرفتەی کە هەیەی بۆ هاوڵاتیان چارەسەر دەبن ئەگەر بکشێنەوە پێمان وایە نەک چارەسەر نام پێمان وایە گرفتەکان گەورە دەبن بۆیە تا ئێستا ئەو بڕیارەمانەداوە بەڵام دیارە ئەمە شەر لە دیراسەیە قەزیەکە ینی شتێک نییە بڵێ داخراوە بێتەوە بڕیاری قەتعی درابێ دەکشێنەوە یان ناکشێنەوە تا ئێستا من لە دراسەین بەس هەر کاتێ بتوان ینی ئەو قەناعەتەمان بۆ دروست بێ ئەم مەترسیانەی کە ئێمە پێمان وایە کە زەرەر بە خەڵک و گەلەکەمان دەگەیەنێ ئەو مەترسیانە نەمێنێ بەتاکید کۆمەڵێک و دوو لێ ناکە دەکشێتەوە چون دڵنیان ئێمە وەکو کۆمەڵ قازانجمان دەبکشێنەوە بەڵام وەکو خەڵک پێمان وایە زەرەرمان بەڵام قسەیەکی ژێ دەوترێ گەر کۆمەڵی ئیسلامی بکشێتەوە لە حکوومەت پێ دەچێ هەندێک باج بدا بۆ نمونە دوو ئەندام چەند 170 ڕۆژ لە زیندان ئەمانەوە وەکو ئەمیری کۆمەڵی ئیسلامیش باسی دەکرد ئەمە باجی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیە دەدەن و دۆسیەکی سیاسیە نێک یاسایی ڕاستی دەوێت باجەکان ئێمە زۆر پێمان ئاساییە ئێمە کۆمەڵ ڕاهاتوین بە باجدان ئەو باجدانانەشمان پێ زۆر ئاساییە بادام لە پێناوی خەڵکەکەمانە یعنی بەڕاستی ینی بەبێ دیبلۆماسیەت بەجەناوت بڵێن کاکی جەلال باوەڕت هەبێ کۆمەڵ ئامانجی کۆمەڵ ئەوەی خزمەت بە خەڵکە لە پێناوی خەڵکە بۆ خەڵکە نەک هەر ئەوە حتا دروستکردنی حیزب مانەوەی حیزب لە پێناوی ئەوەیە بزانم من خۆم بزانم واللهی ئەوە سوێندە واللهی بزانم ئەم کۆمەڵە بۆ ئەوە نییە خزمەت بە ژین و دینی میلەتەکەم کە واللهی تێیدا نابم و ئامادەنیم خزمەتیدا بکەم و پێشم وایە ئەم کارەش بە هەمان شێوەیە یعنی بەڕاستی ئێمە لە باج ناترسین بێ باکیشین لە باجدان و پێشمان وایە بەوەی کە باز دەدەین کۆمەڵ گچکە نابێتەوە بچەوانە گەورە دەبێت ئێستا کۆمەڵی ئیسلامی لەسەر ئاستی با بڵێن لە ڕووی سیاسیەوە لەسەر ئاستی نەکتەنە هەرێمی کوردستان دەرەوەی هەرێمی کوردستان ئەقلیمی و ئەو وڵاتانەی ڕۆژاوا کە زۆر جار لە هەرێمی کوردستانە بەهۆی داعشەوە ئێستا بوونیانەیە چۆن سیر دەکرێت مەبەستم ئەمەیە کۆمەڵی ئیسلامی توعمەیەکی ئاسانە بۆ نەیارانی کە بە مادەی تیرۆر بە پێناسەی تیرۆر بیان سڕنەوە کرد لە ڕابردووشدا ئەم هەوڵە هەبووە ئێستا وڵاتە زیلێزەکان چۆن سەیری کۆمەڵەکەن لەبەرەوەی لە ئێستادا هەمویان بۆ نمونە نوێنەریان لە هەرێمی کوردستانە هەیە بە تایبەتی بۆی شەڕی داعشەوە بوونیان هەیە ئەمانە چۆن ئێوە خۆتان پێناسی کۆمەڵتان لای ئەوان کردو ئەوان چۆن سەیری ئێوەکەن ئەوەی ئێمە بزانین بۆ لای ئێمە ئەوان قسە بکەن و گفتوگۆ و ئەوانە ئەم پێمان وایە ئەوە لە ڕابردوودا تا ڕادەیەکی زۆر بەڵێ هەبوو کە ئێمەیان نەدەناسیوەکو خۆمان و لە پێناسەی خەڵکی ترەوە ئێمەیان دەناسی کە ئێستا لە خۆمانەوە خۆمان دەناسن پێمان وایە ئەوە پێچەوانە بۆتەوە و دڵنیان لەوەی کە کۆمەڵ حیزبێکی میانڕەوە و بە شێوەیەک کە یان با بڵێن شەرعڕەوە و چی شەرع و دین بە باشی بزانێ ئەوە دەکا و چی ینی لە ئیسلامێک سەرچاوی گرتووە کە
کانیاوێکی گەش و جوانە ڕوون و جوانە و بەتاکید ئێستا ئەم جۆرە پروپاگەندانە تەسیرێکی ئەوتۆ لەسەر کۆمەڵ نییە و ناتوانێت تەسیری هەبێت و ئەم وڵاتانەی زلهێزانەی کە دنیاش ئێستا لە هەرێمی کوردستان هەن ئەوەندەی کە هاتبن بۆ لای ئێمە کە زۆربەی هەر زۆریان هاتوون و ئێمەشتون سەردانمان کردوون و لە نزیکەوە قسەمان لەگەڵ کردوون ئەو قەنەعەتانیان نییە بە هیچ شێوە و پێیان وایە ئێمە کۆمەڵ بەشێکی با بڵێن بەشێکی باشی گرتووە لە مەسایلی سیاسی و توانیوێتی تەسیرێکی زۆر ئیجابی باشی هەبێ لەسەر کاری توندڕەوی و کۆمەڵک لایەن هەیە کە وەکو داعش و ئەوانە کە هەن تەسیری هەبێت لەسەر خەڵک و جەماوەرەکەی و لەسەر خەڵکی کوردستان و گەنجولاوەکان کە ئەم فکرە بۆگەنە توندڕەویە بەتاڵ کاتەوە لە هەرێمی کوردستان و بۆیش دەبینین داعش و غێری داعش کەمترین خەڵکی هەیە لە هەرێمی کوردستان کاتێک کە ئێمە زۆرش لیان نزیکین لە ڕووی جوگرافیەوە بەڵام کەمترین خەڵکیان هەیە ئەوەش هۆکارەکەی ئەوەیە کە ئەم حزب ئیسلامیانە و بەتابەتیش کۆمەڵی ئیسلامی دەوری سەرەکی هەبووە و بەتابەتیش مامۆستا عەلی باپیر چەند کتێبی لەسەر نووسیوە لەسەر فکری توندڕەوی و بەتابەتی داعش و فەرگری داعش. کاک حاجی لەناو خۆپیشاندەراندا هەندێشت لەسەر کۆمەڵی ئیسلامی دەوترێت من نەمەوێت ڕایە و خۆپیشاندارانە ینی پرسیاری ئەوانت بۆ بێنمەوە بۆ نمونە یەکێک لە دروشمەکانیانە ئەیڵێن کە پێش لە پرسیارەکە پێت بڵێم ئەڵێن بە کۆمەڵ و یەکگرتوو سلێمانیتان داوە بەشوو ئەمەوێ بزانم کۆمەڵ ئیسلامی چەند ڕۆڵێکیە لەوەی کە ئێستا دۆخی سلێمانی و بەتایبەتی هەرێمی کوردستان بەگشتی ئاوایە خراپە بۆ یاوتانە بەشوو بەڵام پێم وایە ئەم جۆرە شیعارانەی کە دەگوترێ جێی سەر سوڕمانە لە کاتێکە کە کۆمەڵ یەکگرتوو کە بەتایبەتی ئەو دوو نەفەر ئەو دوو حیزبەتێ ناجەنابەت غەیری چاکە هیچ شتێکی تریان نەبوو بۆ هەموو کوردستان و بەتایبەتیش بۆ سلێمانی و بەهۆی ئەمەشەوە زۆرترین باجی داوە بۆ بداوێتی بەشوو ئەی بۆ ناڵێن کۆمەڵ و یەکگرتوو بەهۆی بازدانیان لە پێناو خەڵک و جەماوەرەکەیان و بەتەمەتیش خەڵک و جەماوەری شاری سلێمانی و شارەکانی تریش گەورەترین باجیان داوە مادیەن معنەویەن ڕوحیەن بە هەموو شێوەیەک ئێمە بازماندا و شانازیش دەکەن بۆ بازانەی کە داومانە بە پێچوانەی ئەوەی کە دەگوترێ لەوانەیە کۆمەڵە گەنجێک لە عاتیفە بیڵێ ئەگەنە ڕوونە ئەو حیزبانەی یان ئەو کەسانەی کە دەسەڵاتیان بەدەستە و خەڵکیان بەو شێوەیە تووشی گەندەڵی کردەوە و گەندەڵی و تاڵانیان کردووە کۆمەڵ و یەکگرتوو چیان بەدەستە کۆمەڵ چی بەدەستە تا نەیکردبێ چی پێ دەکرێت تا نەیکردبێت لە چیدا کەم تەرخەمی کردووە لە چیدا گەندەڵی کردووە بابێن تا ئێمە لێپرسینەوە بکەین لێپرسینەوە لە با بڵێن بەرپرسانی کۆمەڵی ئیسلامیەکەی کە لەناو حکوومەتن بەتەئکید ئەگەر خوا نەخواستە بەقەدەر نوکی دەرزی لە هەر شوێنێک هەبێ بەڵێ دەیکەین بەڵام بپێچەوانەوە خۆشبەختانە دەیڵێم بەرامبەر دۆست و غەیرە دۆست ئەو وەزیر و وەزیرەکانمان پەرلەمانتارەکانمان ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکانمان بەڕێوەبەرە گشتەکانمان قایم و مدیر ناحیەکانمان ئەوانەی کە شتێکیان بەدەستە لەم حکوومەت و دەسەڵاتە لە هەر شوێنێک ببن جێگەی شانازی و خۆشەویستی خەڵک بوون و خەڵک خۆشی ویستون و خۆشیان لە خەڵک جیانە کردوێتەوە و پێچەوانشەوە هەموو شەفافێتێکیان پێشکەش کردووە بە پێچەوانەوە لە هەر شوێنێک هەر نقطەیەکە بێ ئێمە لە خزمەت هەر هاوڵاتیەک هەر ڕۆژنامەنووسێک هەر کەسێک داین کە خوا نەخواستە گەندەڵێک ببینێت لە هەر ئەندامێکی ئێمە کە لە حکوومەتە لە پەرلەمانە لە هەر شوێنەکە ئێمە لە خزمەتی داین و وەکو ناوەندیش بەتایبەتی ئێمە لە خزمەتی داین و ئامادەین بین بەیەکەوە ئەم هەر گەندەڵێک هەبێت چارەسەریکەن و بە دڵنیات دەکەمە بەڵام هەمویان بگەڕێن شتێکیان دەست ناکرێت لە ناو ناوەندەکەتە دادگایانەکەی نا ئێمە دادگانین تا دادگایان بکەم بەڵام ئێمە لێپرسینەوەیان لەگەڵ دەکەین ئێمە لێپرسینەوەیان لەگەڵ دەکەین و لێپرسینەوەکە بگاتە خوا نەخواستە بگاتە ئەوەی کە بوو بە واقع یعنی خوا نەخواستە کەسێک شتێکی وای کردبێ بەتەئکید لێپرسینەوەکە لێپرسینەوەیکی جدی دەبێت ئەو کاتە بەڵام بۆکو وتم ئەمە تا ئێستا لە غەیری دەستخۆشی و لە غەیری ینی دەستخۆشی بۆ ئەندامەکانمان لە وەزیر لە هەموو پۆستەکان بە شێوەیەکی گشتی دووبارەی ناکەمەوە لە غەیری ئەو بەمان نەهاتووە زۆر باشە لە خۆپیشاندەراندا دوایەوەی کە پرۆژە یاسایی ساڵی 2017 عێراقی پەسەند کرا ئەنجومەنی وەزیران دیارە بەیاننامەیەکی دەکرد و دوایەوەش کاک عەبدولستار وەزیری کۆمەڵی ئیسلامی ڕەتیەوە بەیاننامەی کردەوە و لە هەمان کاتە چاوەڕوانی ڕۆژی چوارشەمەی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێرانیشی دەکرد خەڵکم پرسیارەی لا دروست دەبوو ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە ڕەنگە بە ئەندازیاری ئەو پرۆژەیە دابنرێت
ئەم پرۆژەی داڕشتووە بۆچی دەبێ وەزیرەکەی چاوەڕێی کۆبوونەوە بکە لە ڕۆژی چوارشەمە لە ئەنجومەنی وەزیران خۆت وەکو بەرپرسی ناوەند لەگەڵ پرۆژەی یاسای ساڵی 2017 عێراقیت ئێمە نەگمن ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەڵێ لەگەڵ پرۆژەی یاسایی لەگەڵ یاسای کە بوو بە یاسا نەگەل لە پرۆژە یاسا بوو بە یاسای بودجەی 2017 کە نوێنەرانمان لە بەغدا دراسەیان کردو و دەنگیان پێداوە و پەسەندیان کردووە کە عەبدوستاریش لەگەڵ یایەتی بەڵام دیارە ئەوەی ئەم ڕوونکردنەوەی کە عەبدوستار بۆ یەکەم جارە لە تاریخی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیرێک بەرامبەر بە ئەنجومەنی وەزیرانەکەی ڕوونکردنەوە بدات تا ئێستا نەبووە بۆ یەکەم جارە وەزیرێک کە وەزیری کۆمەڵی ئیسلامی کە عەبدوستارە ڕوونکردنەوەدا لەسەرەوەی کە ئەڵێ ئەم بڕیارە یا ئەم ڕوونکردنەوەیە یا ئەم بەیاننامەیەی کە حکوومەت دەری کردو بە ناوی ئەنجومەنی وەزیرانەوە من لەگەڵی دانیم و من تەئیدی ناکەم کە ئەوە چون ئەگەر وا بواە تەئیدی بکردبایە بە تاکید پێچەوانەی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی دەبوو چون ئێمە پێمان وایە ئەمەی لە حکوومەتی هەرێم دەگوزارێ ناشەفافیەتە و ناعەدالەتە نعدالەتیە و ئەو ناشەفافێتە نەک هەر زەرەری پێگەیاندوین ماڵی هەموو ئەم وڵاتی وێران کردو. زۆر باشە کاک حاجی من دەرفەتی بەرنامەکەم بە کۆتا گەیشتووە ئەمەوێ دوایین قسە بۆ خۆت بێڵمەوە چیت هەیە بۆ شەقامێک کە ئێستا ناڕازیە و ڕەنگە بەشێک لەو خەڵکی کە لە 2011 تۆ وتارتی پێدابن ئێستا لە ناومێدیانەیەنەوە سەر شەقام چیت هەیە بۆ خەڵکە بەگشتی من ئەڵێم ئێمە خەڵکی ئەم وڵاتین و ئێمەش بڕۆین مناڵەکانمان نەوەکانمان هەر لەم وڵاتە دەبن نابێ ئێمە کۆڵ بدەین نابێ بێ ئومێد بین ئەبێ ئەگەر بۆ خۆشمان نەبێ بۆ مناڵەکانمان بۆ نەوەکانمان ئەبێ بەردەوام بین و دژی گەندەڵی و زوڵ مستەم بوەستینەوە و بۆ ئەوەی کەسانێک ئەرز و ئاوەکەشمان نەفرۆشن و بە تاڵانی نەبن ئەبێ بەرامبەریان بوەستینەوە و چۆن لە ڕابردوودا بەرامبەر بە بەس و تاوانباران داگیرکەران وەساینەوە داگیرکەر کورد بێ غەیری کورد بێ هەر داگیرکەرە تاڵانچی کورد بێ غەیری کورد بێ هەر تاڵانچیە بۆیە ئێمە بەرامبەریان دەبێ بوەستینەوە و نابێ بوەستین و نابێ شەرم بمانگرێ لە بەرامبەر ئەوانە. زۆر سپاس کاک حاجی سپاس بۆ دەرفەتێکی بەخشی بینەرانی عەزیز سپاس بۆ ئێوەش کە تام کاتە لەگەڵمان ماونەتەوە تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم.